بە ناوی خوای گەورە و میهرەبان. خۆشەویستان، گەلی ستەمدیدەی کوردستان، وەک لای هەموو کەس ئاشکرایە زیاتر لە 10 ڕۆژە دەوڵەتی داگیرکەری تورک هێرشێکی بەرفراوان و دوور لە هەر یاسایەکی گەردوونی و نێونەتەوەیی داگیرکاری و جینۆسایدی کوردان بەڕێوە دەبات لە ڕۆژئاوای کوردستان. لەو چوارچێوەیەدا پێویستیە و ئەرکی ئەخلاقی و ویژدانی و ئاینی و نەتەوەییە کە هەر کەس هەرچی لە دەست دێ بەجێی بگەێنێت. بۆیە ئێمەش وەک تەواوی دانیشتوانی هەڵەبجەی شەهید و دەوروبەری کە لە هەر کەس زیاتر ئازاری گەلەکەمان لە ڕۆژاوای کوردستان تێدەکەین، چون ئێمە هەڵقوڵاو و لەدایکبووی هەموو جۆرە ئازارێکین. لەو چوارچێوەیەدا بە ئەرکی خۆمانی دەزانین کە لە ڕێی هاوکاری کۆکردنەوە بۆیان کە تا بتوانین بە جۆرێک پێداویستەکانیان پڕ بکەینەوە. بۆیە پێویستە هەر تاجێکی گەلەکەمان و بە تایبەت خەڵکی هەڵەبجەی شەهید تا دواهێزیان هاوکاری خۆیان پێشکەش بکەن. لە کۆتاییدا دەڵێن لە ئەگەری هەر شکستێکی ڕۆژاوای کوردستان شکستی تەواوی کوردستانە. بۆیە دەبێت تەواوی کوردان بە هەموو جیاوازیەکانی پارت و حیزبەوە یەکێتی گەلەکەمان پێک بێنن